ماوەی چەند ڕۆژێکە نرخی مریشکی زیندوو لە بازاڕەکاندا بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەتەوە گەشتوتە 3500 دینار بۆ هەر کیلویەک. فرۆشیارانی مریشک هۆکارەکەی بۆ کەمی مریشک لە کێڵگە پەلەوەریەکان و هەناردەکردنی بەشێکی بۆ شارەکانی ناوەڕاست و باشوور عێراق دەگێڕنەوە. یەکەم هۆکارێک گەڕێتەوە بۆ سێمانگی پێش و مریشی زۆر هەرزان بوو. ئەوەی تێکرد بەڕاستی خەڵک ئیفلاسی کرد، ئەمە دەرەجەیەک ئەوەی کە تێنەکراوە قاعەکان هەمووی چۆڵە فارخە. ئێستا تێکراوەتەوە منسبەتی کەم مریشکەیە بەشێکی زۆریش چوە بە جنوب. ڕێبەرایەتی چاودێری بازرگانی سلێمانی کارکیان چاودێری و بە دوواداچوونە بۆ نرخی کاڵە لە بازاڕەکان هۆکاری بەرزبوونەوەی نرخی مریشک بۆ دەگێڕێتەوە کە لە چەند مانگی ڕابردوودا خاوەنی کێڵگە پەلەوەریەکان ڕوبەڕووی زیانێکی گەورە بوونەوە. بۆیە لە ئێستادا ئاسی بەرهەمهێنانی مریشکان کەم کردوێتەوە بۆیە نرخ بەرز بووەتەوە. ماوەی 2 هەفتەیە نرخی مریشکی زیندوو بە شێوەیەکی بەرچاو بەرزبوونی بەخۆ بینیوە. هۆکارەکەی بۆەوە گەڕێتەوە کە سەرجەم ئەو کێڵگە پەلەوانەی کە دوشکیان داخڵەکردی ئێستا دوشکە داخڵ ناکەن لەبەرەوەی لە ماوەی چەند مانگی ڕابردوودا تووشی زەرەرێکی زۆر بوون، هەمویان زەرمەند بوون. لە ئەمە هۆکارێکی ڕئیسیە بۆ ئەوەی کە نرخی مریشک بە شێوەیەکی بەرچاو بەرز بێتەوە. هۆکاری دومیش ئەوەیە ناڕێخستنێک هەیە لە داخڵکردنی جوشکە لەلایەن خاوەن جوشکە پەلەوەریەکانەوە لەبەرەوەی کاجاری وایە هەمویان بە لێشاو جوشکە داخڵەکەن بۆ ناو کێڵگە پەلەوەریەکان و ئەمەش وا کە عەرزێکی زۆر لە بازاڕ هەبێ و تەڵەب لەسەری کەم بێتەوە. چاودێری بازرگانی سلێمانی ڕەتی دەکاتەوە ڕێگەی بە بازرگانان بدەن لە ئێستادا کە نرخی مریشکی زیندوو بۆ 3500 دینار بەرزوەتەوە مریشک هەناردەی شارەکانی تری ناوەڕاست و باشوور بکەن لەبەرەوەی لە ئێستادا ئەوەی بەرهەم دێت پێداویستی ناوخۆ پڕ ناکاتەوە. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.